کێشەی کەم ئاوی لە بەشێک لە گەڕەکەکانی شاری هەولێر بەردەوامە. ڕابەر دانیشتووی گەڕەکی بەهارە و دەڵێت ماوەی 2 مانگە ئاومان نەهاتووە، لە ماوەی 1 مانگدا بڕی 100,000 دینارمان بە ئاو داوە، لە زۆر دەرگاشمان داوە، کەس بەهانامان نەهاتووە. 2 مانگ ئەوە ئیشمەیە ئەوە لەگە ئەمە دەست و پمپمان شەڕە. ساعت 3 شێ هەرستین ئاو نایە، ساعت 4 شێ هەرستین ئاو نایە، لەگە ڕۆژهەراتنی هەرستین ئاو نایە. بە قورئان یعنی ئەوە 2 مانگە هیچ ژیانمان نییە. معقولە بەو گەرمایی پشکە ئاوەک نەبی کارەبای مۆل دەدێتەوە هەر ئاو نایە، ڕیسی دێتەوە هەر ئاو نایە. یعنی ئەو لە خلال ئەو 2 مانگە 7,000 ئاو کڕیە، هەر زارێ 15,000 20,000 25,000 بەس بە ئاو. ئەو هەموو جلیکانی ئاوە وەڵا لە دیارپانکە نووسینە. ئەم ژنە بەهۆی بێ ئاویەوە تەواو هیلاک و ماندوو بووە و ئاماژەبەوە دەکات سەری مانگ پسولەی ئاومان بۆ هاتوۆتەوە 40 تا 50,000 دینار بووە کەچی 2 مانگیشە بێ ئاوین. وەزمان کویبری خراپە، زۆر جیرانەکان بێ ئاویشین، شەو حتا سبەینێ خەومان نییە، مندارمان لە ئیش دێنەوە 2 دینار ئایا پیا دەکەن پیا ناکەن غارە بە ئاوی دەنەر لۆمان. پارەی ئاومان بەبێ حساب لۆ دێ دێتن دەرێ سەعاتت هەوای خینتەوە بابا مادەم هەوای خینتەوە لۆ ئاو هات لۆ پارە دێ. زیاتر لە 3 ساڵە کێشەی کەم ئاوی لە هەولێر سەری هەڵداوە کەچی تاوەکو ئێستا ئەو کێشەیە چارەسەر نەکراوە. کورسات نیوز بۆ ئەم مەبەستە پەیوەندی کرد بە هەر یەکە لە پارێزگاری هەولێر و بەڕێوەبەری ئاوی هەولێر، بەڵام پەیوەندیەکان بەردەست نەبوون. بڕیار محەممەد، کورسات نیوز، هەولێر.